سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا لەگەڵتان دەبم. لە بازنەی هەڵبژاردندا هەمیشە هەوڵمان ناوە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بخەینە بەر چاوی ئێوەی بیسەر و بینەرمان. ئەم جاریان میدیا سەلاح عوسمان وەکو کاندید و بەربژێری پارتی دیموکراتی کوردستان لەسەر لیستی 190 و بە ژمارە 48 لەگەڵمان دەبێت. دەیەوێت لە ڕێی دەنگەکانی ئێوەوە لە ڕێی دەنگەکانی دەنگدەرانەوە بچێتە نێو پەرلەمان و داکۆکی لە مافەکانیان بکات. هەمیشە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڕەنگەکانیان بە خزمەتە جیاوازەکانیان دەیانەوێت بشتە نێو چین و توێژەکانەوە و لە نێو چین و توێژەکانەوە بە دەنگەکانیان بچنە نێو پەرلەمانەوە و پێداگیری لە هاوڵاتیانی کوردستان بکەن. بەڕێز میدیا سەلاح عوسمان کاندیدی ژمارە 48 پارتی دیموکراتی کوردستان بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. میدیا خان هەمیشە جەنابتانە بینین و بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان دەبینین بەربژێرانی کارامەند، بەربژێرانی بەهێزن، بەربژێرانێکن دەسۆزانە هەمیشە لەژێر سایەی ڕێکار و ڕێنمایەکانی مەسعود مستەفا بارزانیدا کار دەکەن و بە پەیڕە و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان دەیانەوێ دەسۆزانە کار بۆ سەرکەوتنی کوردستان بکەن. بەڕێستان زۆر تەئکید لەسەر ڕۆڵی ئافرەتان دەکەنەوە. ئافرەتان لە لای بەڕێز میدیاخان چین چ پێگەیەکان هەیە؟ سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ دەرفەتی جەنابتان. ئافرەت نمونەیەکی جوانە لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا. ئافرەت نمونەی جوانی دایکە، خوشکە، خێزانە، بۆ پیاوان بڵێن ئەتوانین بڵێن هاوسەرە. ئێمە لێرەیە کە بە پێوە وەستاوین ئەتوانین لە هەموو کایەکانە بەشداری بکەین، چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئیداریەوە. کەواتە بەدەر لەوەش ئێستا ئافرەت وەکو ئافرەتەکەی جاران نەماوە، ئەرکەکانتان قورستر بووە، جاران تەنها دایەک بوون و ماڵداریتان دەکرد. ئێستا شانبەشانی پیاوە ڕاستە لە ڕابردوودا شانبەشانی براپێشمەرگەکانمان لە شاخ دەبوون یا خزمەتی براپێشمەرگەکانتان دەکرد. لە ئێستادا هاتوون لە ڕێی قەڵەمەکانەوە دەتانەوێت بەجێ نەمێنن لەو هەموو پێشکەوتنانە، لەو هەموو خزمەتە باشانە، هەم لە سیاست، هەم لە کۆمەلگا، هەم لە پەروەردە بۆ خۆتان و بۆ منداڵ و بۆ نەوەکان. ئەم خزمەتانە ئێوەش بەشدار بن لەگەڵیاندا. جێ خۆشحاڵیە بڵین بە بەراورد ئافرەتان لە ساڵی 24 بە بەراورد بکەین بە ساڵی 1991 هەر بۆ پەرلەمانی کوردستانیش کاندیدانی پەرلەمان لە ساڵی 1991 هەتا ساڵی 2023 جیاوازێکی زۆری بەخۆیەوە بینیەوە. ڕاستە ئێمە لە کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستاژین، بەڵام ئافرەتان ئێستا لە ئیداریەکانیشە بە بەراورد بەو ساڵانە زیاتر ڕۆڵیان هەیە لە ئێستاە، زیاتر ئەیانەوێت لەو جەنگە بێنە دەرەوە زیاتر بە پێنووسەکانیان خزمەت بە وڵاتەکەیان بکەن، خزمەتی ئیداری بێ، سیاسی بێ، کایەکان بێ، ئەیانەوێت وڵاتێک دروست بکەن خۆشگوزەران و ئارامی و ئاوەدانی تەواوی تیادا بێت. ئەوەمان لەبیر نەچێت. ئێمە لێرەیە کە بە پێوەستاوین لەگەڵ ئەوەی کۆمەلگا دابوونەریتی کوردەواری ڕێگەی کۆمەڵێشتی نەیاوە، بەڵام ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستاندا ئەو ڕێچکەیە تا ڕادەیەکی باش کێنراوە، ئافرەتان لەسەر پێگەی خۆیان وەستاون. هەمیشە من ئەوە ئەڵێم لە پشتی هەر ئافرەتێکەوە پێچەوانم کردوێتەوە لە پشتی هەر ئافرەتێکەوە پیاوێکی مەرد هەیە، پیاوێکی بەرزەیە، پیاوێکی جوانێ. هەمیشە ئافرەتان لایەن وایە هەر کایەک لە کایەکانی سیاسی کە سەر ناگرێ بۆیان پیاوان لە دەسەڵاتە ناهێڵنە دەسەڵاتە بن ململیانیانەکەن. بەڵام من لێرا وەک ئافرەتێکەڵم نەخێر، ئێمەش هیچمان لە پیاوان کەمتر نییە. ئێمە بە پێوەساین ئەمانەوە شان بەشانی پیاوان ئەو کایەیە هەیە تەواوی بکەین، چ لە ڕووە ئیداریەکەوە، چ لە ڕووە سیاسیەکەوە، چێ لە ڕووە خزمەتکردنەکەەوە. بە ئێستش جەنابتان نەبینن هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوبەرە گشتیەکانمان ئافرەتە، بەڕێوبەری دایرەکانمان ئافرەتە، لە بینەوە بۆ کایە سیاسیەکان لە کایە سیاسیەکانە ئێمە ئێستا ئافرەتمان هەیە بەرپرسی ناوچەیە، هەمانە کارجێڕی لقا، ئەمانە شان بەشانی پیاوان لە کایە سیاسیەکانیش. بەڕێستان لە دەستپێکی ئەم پرسیارەدا شتێکی جوانتان ڕوژاند یاخو بەراوردێکی جوانتان کرد کە ڕابردووتان بە ئەمڕۆ بەراورد کرد. لە ساڵەکانی 90دا یاوا بڵێن 80کان و 90ەکاندا پێگەی ئافرەت پێگەیەکی جیاوازتر بوو. ئێستا پێگەی ئافرەت ئەم پێگەیە کە ئێمە لە 24 داین پێگەیەکی بەهێزیان هەیە.
پێگەیەکی سیاسی هەڵدەبژێرن کە لە ڕابردوودا دەگوترا کەمترین ئافرەت بۆ سیاست، یعنی ئەمە قسەیەکی تەقلیدیەکە لە ئەسڵیەکەدا ئێستا ئەمەتان ئافرەتان زۆجا بە درۆیان خستووەتەوە، یعنی هاتوونەتە نێوکایە سیاسەکانەوە، ئافرەتان هەنگاو دەنێن بەرەو سەرکردەبوون، ئەمە بڕوا بەخۆبوونی ئافرەتەکانە و ئافرەتان کاندیدێکیان هێناوەتە ڕوبەڕوو یاخود لە بەرنمەیەکی لەم شێوەیەدا مناقەشە دەکات و ململانێ دەکات دەیەوێت بچێتە پەرلەمانەوە لەسەر داکۆکی لەسەر مافەکانی تاکەکانی بکات. ئەمە هێزی ئافرەتە لە جەنابتان؟ بەدڵنیایی ئێمە کە هاتوین لێرەوە ساوین هەمیشە ئێمەی ئافرەتان با بیگەڕێننەوە بۆ حزبەکەم پارتی دیموکراتی کوردستان ئەو بربژێرە ئافرەتانی کە بربژێری کردن و بربژێرەکانی تر کە بربژێری کردوون هەمیشە ئەمانەوێ خزمەتی وڵاتەکەمان بکەین بە تایبەتیش لە سنووری سلێمانی ئەمانەوێ لاوانی سلێمانی ئافرەتانمان قوتابیانمان چینی هەژارانمان خۆشگوزەران بژین لێرەیە. ئەم خۆشگوزەرانیە بەچی ئەبێ بە متمانەکردن بە ئێمە ئەبێ کە لێرە وەستاوین ئێمە لەگەڵ جەنابتانە گفتوگۆەکەی لە لایەکی ترە و ئەگەر بێت و باسی کایی ئافرەتان بکەین زۆر جار ئافرەتان لە کایە سیاسیەکان و لە کایە ئیداریەکانیشە ڕەنگە ئافرەتان دژی خۆیان وەستابن، بەڵام خۆشبەختانە ئێستا لەوەش چوینەتە دەرەوە ئێمە تەمەناکەین هەموو ئافرەتان لە پێگەکانە ئافرەتی تیابێ لە بەرەوە لە هەر شوێنەکە ئافرەتە بێ دڵنیا بە پەروەردەیەکی تەندروست لەو جێگا بێ خزمەت گوزاریەکی تەندروست لەو جێگا. باش ئێستا دەتانەوە بڵێن ئێمە ڕێگەچارەیەکی باش بۆ پیاوەکانی دەدۆزینەوە؟ ئێمە بە پشتیوانی پیاوەکان ئەماکەین کەواتە ڕاوێژکارێکی باشن ڕاوێژکارێکی لەگەڵ پیاوەکان ڕاوێژکارێکی باشین لەگەڵ پیاوەکانە ئەمانەوێت بەو ڕاوێژکاریە بە زمانێکی نەرم لە ئێستادا نامانەوێت زمانی زبر بەکاربێنین بەرامبەر هیچ لایەنێکی دیکە ئەمانەوێ پرۆسەکە بە پرۆسەیەک بێت زمانێکی نەرمیتیا بەکاربێنین و بەرەو پێشەوە. بەڕێستان یانی ئەگەر زمانی جەستە بخوێنینەوە زۆرجار بە نەرمی هاتوونەتە نێو تەشەنوجە هەڵبژاردنەکەەوە، یعنی هەندێک لە لایەنە سیاسەکان زۆر تەشەنوجیان دروست کردووە، بەڵام کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی خانمانی وەکو جەنابتان هەوڵ دەدەن بە شێوەیەکی میانڕەوانە بانگەشە بۆ خۆیان بکەن و بچنە نێو پەرلەمانی کوردستانەوە. ئەمە گرنگە بۆ پەرلەمانتار کە بەم زمانە بەم ڕەفتارە بەم شێوەیە هەڵسوکەوت لەگەڵ دەنگدەرانی خۆیدا بکات. ئێمە هەمیشە هۆڵمان ناوە بەو زمانە نەرمە متمانەمان پێ بکەم بچینە نێو پەرلەمانی کوردستانەوە بە زمانی زبر و بەکارهێنانی وشەی نەشیا و بەرامبەر یەکتری ئەوەمان لەبیر نەچێ بەیانیە چینە نێو هۆڵێکی پەرلەمانەوە ئەگەر بەم زمانە زبری ئێستا بڕۆنێنەوە هێڵۆی پەرلەمانەوە هیچ کامێک لە ئێمە لە بەرژەوەندی میلەتی کورد ناتوانێت ئیشبات هەموو ئەو یاسایانی کە هەموارەکرێنەوە ئەو پرۆژانەی کە بە دوواداچوونی بۆ ئەکرێت ئەگەر بەم شێوازەی ئێستا بڕۆینە پێشەوە لە نێو هۆڵی پەرلەمانابی نابی. ئێمەش هەمیشە پارتەکەمان پارتی دیموکراتی کوردستان بەو زمانە نەرمە قسەی کردووە نەیویستوە تەشیر و ناوزڕاندن بە هیچ کەسێ بکە ئێمە تەمەناکەین تا کۆتایی پرۆسەکە بەم زمانە نەرمە و بەم شێوازت بۆ پەیامەکانی بەڕێز مەسعود بارزانیش وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان گرنگن زۆریش هۆشیارمان دەکاتەوە ڕێنوێنیمان دەکات ئامۆژگاریمان دەکات پێمان دەڵێت بە نەرمی هەڵسوکەوتکان لەگەڵ دژمنەکانتانە ئەوان هەرچەندە با بڵێن زەفەری خراپتان پێبەرن بەڵام ئێوە بە وەڵام نەدانەوەیان بتوان وەڵامیان بدەنەوە بە وەڵام نەدانەوەیان بتوان وەڵام. ئێمە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان دەست پێشقەر بووە دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوەمان پێ دەڵێت ئێمە هەمیشە لە بەرژەوەندی نەتەوەی کارەکەی لە بەرژەوەندی وڵات کارەکەی میلەت کارەکەی پێمانەڵێ دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان پێمانەڵێ هەمیشە خۆراگر و خۆراگر بن دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان پێمانەڵێ ئێمە هەرگیز نابەزی دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان چەندین شتی تر لە پشتی ئەمەوە کە پێمانەڵێ ئێمە لەگەڵ لاوین لەگەڵ گەنجین لەگەڵ قوتابین لەگەڵ چینی هەژارین لەگەڵ پێشمەرگەین لەگەڵ زیندانی سیاسین لەگەڵ خانەوادەی شەهیدانین هەموو دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان دروشمی جوان بە تاکید ئێوەش لەژێر سایەی ئەم دروشمانەدا دەتانەوێت خزمەت بەچین و توێژەکان بکەن. سلێمانی دۆخێکی باشی نییە زۆر جار کوشتن و بڕین و هەژاری وەکو بەڕێستان دەڵێن لەم شارەدا زیاتر ڕەنگیاوەتەوە پەرلەمانتاران و ئەوەی کە لە ئەمڕۆدا ئێوە وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان دەشتنە بەردەم هەر ماڵێک داوای دەنگ دەکەن ئەو خانەواد و ئەو دەنگدەرانە چاوەڕێ ئەوە دەکەن کە سلێمانیش وەکو هەولێر ئاوەدان بێتەوە
سلێمانیش وەکو هەولێر ژیانی تیابێت سلێمانیش وەکو هەولێر کار و کاسپی و ژیانێکی شایستەی تیابێت دەتانەوێت سلێمانیش بکەنە هەولێر کە لە لای پارتی جیاوازی سنوور نەبووە بەڵام هەندێک حەزب بە قۆڕەخکاریەکانیان جیاوازەکانیان با بڵێن ڕەنگیاوەتەوە ڕێگریان کردووە بەدڵنیایی قسەکەی جەنابتان 100% تەواوە ئێمە پارتی دموکراتی کوردستان بەبێ جیاوازی پارتی دموکراتی کوردستان لە هەر شوێنێک پێویستی بە ئاوەدانی هەبوو بێ ئەگەر ڕێگریەکی نەبوو بێ ئاوەدانی کردوتەوە بەبێ ئەوەی جیاوازی چینایەتی بکات بەبێ ئەوەی جیاوازی ڕەنگەکان بکات ئایدیاکان بخوێنێتەوە پارتی دموکراتی کوردستان هەمیشە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان کاری کردو هەر شوێنێک پارتی دموکراتی کوردستان پێویستی پێبێ بە دڵنیایی ئاوەدانی دەکاتەوە ئێمە نامانەوێت ئێستا باسی بە بەراورد بە سلێمانی و هەولێر بکەین لە ئێستادا هەولێر ئەگەر بەراوردی بکەین بە سلێمانی هەولێر لە ساڵەکانی 94 ئەتوانم بڵێم لە ڕووی خزمەتگوزاری و زۆر لاواز بوو بەڵام ئێستا هەولێرە بینی هەولێر بۆتە دوبەیەک بۆ خۆی لە 94وانەیە وێرانە بوو وێرانە بوو بەڵێ وێرانە بوو کۆڵانەکانی بڵێن مەشارعی نەبوو قیرتاو نەبوو ئەتوانین بڵێن لە زۆر ئاوەڕۆوانی نەبوو لە هەندێک لە سیاسەکانیش بە گوندێکی بچووک نایان بە گوندێکی بچووک ناویان بردووە بەڵام ئێمە ئەتوانین بڵێن ئەم جارە دانیشتوانی سنووری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و شارە زۆر ئەو دەرفەتە بدەن بە پارتی دموکراتی کوردستان پارتی دموکراتی کوردستان دەتوانین بڵین خزمەت بە سلێمانی زیاتر ئەگەیەنێ چونکە لە ئێستاە ئەوەمان بیر نەچێت دەسەڵاتدارانی سلێمانی جەماوەری سلێمانی مەرجنیە هەمویان لیان ڕازی بن دەسەڵاتدارانی سلێمانی ئێمە چینە بەردەمی هەر دەرگایەک لە دەسەڵاتدارانی سلێمانی ناڕازین ئیتر بە هەر ڕەنگێک بێت مەرجنی ئێمە باسی حزبێکی تێگەشتون ناڕازیەکانیان لە چیدایە لە خزمەتگوزاریەکانیان لە نێو بازار بە تایبەتی ئێمە سەردانی گوزەرەکانی ناو بازارەکەین ڕۆژانە یعنی زۆربەی زۆری کێشەی ئەوەیان هەیە کە کەسابەتەکەیان بە شێوەیەکی دروست ناڕوا بڕێەوە ڕێگریش دەکرێت و هەندێک جار کابرا پاکەتێک لە نسە فرۆشێ لەسەر شقامەکەی دایناوە پێڵەن جەنابتان ئەمە جێگەتان نیە شقامەکە چۆڵکە و لەلایەکی ترەوە بمبورە خات و میدیایانی تۆ لێرە پرسیار دروستە بێت لێرەدا هەلی کار بۆ گەنجەکان دروست ناکەی بۆ هاوڵەتەکان دروست ناکەی لە هەمان کاتیشدا ڕێگری دەکەی لەوانەی کە کاریان هەیە هەلی کار لەم سنوورە کە دروست نابێ بەڕاستی پەیوەستیان کردوتەوە بە ئینتیمای سیاسی کەواتە ئەگەر ئینتیما بۆ لایەنێک نەبێ لەم شارەدا ئیشەکە شەپەکی دەکرێت ئێمە نمونەمان هەیە و بەڵگەشمان لە بەردەستایە لاوی زۆر جوانمان هەیە لاوی خوێنشیرینمان هەیە لەم سنوورە هەلی لاوی کارامە و داهێنەریشمان هەبووە چوونەتە هەر شوێنێک داوای تەسکیەکی حزبیان لێ کرد ئەو تەسکێ حزبێ ئەو لاوە ڕەنگە سەر بە پارتە نەبوو بێ ڕەنگە سەر بە پارتێکی تر بوو بێ مەرجنیە لاوەکە سەر بە پارتی دموکراتی کوردستان بوو بێ لەسەر هەج لایەنێکی کەش بێ قوبوڵیان نەکردو ئیلا ئەبێ بیر و ڕای و ئینتیمای سیاسی سەر بۆ حزبە بێ کە خۆیان لەیانەوێت باشە پارتی دموکراتی کوردستان لە ڕابردوودا هەوڵیە بە تایبەتی لە هەولێر و لە کوردستاندا ئەم ڕەنگە نەهێڵێت ینی ئەم جیاوازیە نەهێڵێت کە بەڕێستان دەڵێن بە تێکڕایی هاوڵاتیانی کوردستان با بڵێن کاریان هەبێ پیشیان هەبێ ژیانیان هەبێت کەواتە بەڕێستان دەڵێن لە سلێمانیدا کار ژیان پیشە نەماوە ئەمەش دەبێتە هەنگاونان بەرەو هەژاربوونی کۆمەڵگە هەنگاونان بەرەو هەژاربوونی تاک و نەبوونی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانی سلێمانی بەدیلی ئەم ژیانە ناشایستەیی کە ئەمان دروستیان کردووە کاندیدە بەهێزەکان و بەربژێرە بەهێزەکانی پارتی دموکراتی کوردستان هاتوون دەیانەوێت بە سلێمانی بڵێنەوە تەنها یەک جار فرسەتمان پێ بدەن تا ئێمە ژیانتان بۆ فراهم بکەین بە جەماوەری خۆڕاگر و بە شەرەفی شاری سلێمانی و دەوروبەری دەڵێن ئێمە بە گەرمیانی ئەنفال ئەڵێن ئێمە بە دەواازەی ڕاپەڕین ئەڵێن ئێمە بە شارە زووری سمبوڵی شۆڕشی ئەڵێن پێیان ئەڵێن متمانەکردن بە پارتی دموکراتی کوردستان متمانەکردنە بە ئاوەدانی و خۆشگوزەرانی جارێکی تر پێتان ئەڵێن تەنها یەک جار پارتی دموکراتی کوردستان دەنگدان بە پارتی دموکراتی کوردستان تاقی بکەنەوە لەو بارەنا هەموارە وەرنەدەرەوە چونکە ئەوەمان لەبیر نەچێت ئێمە لەم سنوورەیە لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری هەمیشە پارتی بە ماڵی خۆمان مازانی سنوورەکانمان بە ماڵی خۆمان زانیوە خۆمان جیانە کردوتەوە لەوەی کە پارتی بێبەری بێ لەم شارە نەخێر ڕاستە سوڵتە و دەسەڵاتمان نەبووە بەڕێوبەرێکمان نەبووە شتێکی کە هەیە بە ڕێزمی داخان ینی لە سەردانەکانی
چەند مانگی ڕابردوو یاخۆی هەر با بڵین لە ئەم ساڵدا بەڕێز مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک سەردانی هەڵەبجەی کرد چەند جارێک سەردانی سلێمانی کرد و هەوڵیە بۆ خۆی چاودێری ئەو پرۆژانە بکە کە بڕیاریان لەسەر درراوە زۆر جار پرۆژەکان دەگەنە بنبەست لەژێر سایەی حکومڕانی بەڕێز مەسرور بارزانیدا بەڵام کە چاویان لێ خافڵ دەکەیت ئەو با بڵێن داهاتی بۆیان سەرف کراوە ڕاستە و ڕاست لە لای حەزبێکەوە قۆرخ دەکرێت و کەس نازانێت بۆ کوێ دەگرێت سەر و نگوم دەکرێت بەدڵنیایەوە ئەمە ژێکێک نییە لە گرفتەکان بەدڵنیایەوە هەر شەقامی 100 مەتری نەگەڕێنەوە بۆ هەڵەبجە هەر شەقامی 100 مەتری ئێرە بەرواری دەست بەکاربوونیان کەی بۆ تا ئێستا ئیشەکارەکە چۆنەتیایدا کۆمەڵێک ڕێگریەکەن هەر خۆیان لێرە ئەمەش بۆ چییە بۆ ناشرینکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پارتیە بەمە بەست ئەمە ئەکرێت ئەگەر بەمە بەست نەکرێت پرۆژەیە بودجەی بۆ تەرخان کراوە دیاری کراوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابیان هەمیشە داکۆکی لە ئاوەدانی کوردستانە کاتەوە لەبەرەوە بە بیرمان نەچێت ئەوەی کە بینیمان چووە نێو هەڵەبجە لە لای هەڵەبجە و هەڵەبجەیەکان جێی شانازی بوو خزمەتەکانی جەنابی مەسرور بارزانی بە هەڵەبجە و هەڵەبجەیەکان لە شوێنی خۆیدایە کەواتە بەڕێز مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکانی پێشووتریش کە بەڕێز نەچیروان بارزانی حکومڕان بووە جیاوازی نەکردووە هەم لە دهۆک و زاخۆ تا دەگاتە هەڵەبجە و هەورامان گوتویەتی بە هاوڵاتیەکانی خزمەتتان دەکەم و دروشمی بەڕێز مەسرور بارزانیش ئەوەیە کە دەڵێت ئێمە کوێخا و بەگ و کوێخانین بەسەر هاوڵاتیەکان ئێمە خزمەتکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئەمە یەکێکە لە ئەو پەڕی سادەیی بەرپرسان و سەرکردەکانی هەم حکومڕانی هەم پارتی دیموکراتی کوردستان کە دەیانوێت بەم شێوە لەگەڵ هاوڵاتیەکانە تەعاملکەن بەدڵنیایی هیچ جیاوازیەک نایانەوێ بکەن هەر لە زاخۆوە حتا خانەقین جەماوەر بە جەماوەری خۆیان نەزانن شار بە شاری خۆیان نەزانن بەڵام دەسەڵاتەکان کە نەبووە لە لای هەندێک کەس ئەگەر پێی وابێت لەم سنوورەیە پارتی دیموکراتی کوردستان کەم دەرخەم بووە نەخێر ئێمە پێیانەڵێن پارتی هەمیشە لە پشتە جوانەکانەوە پارتی هەمیشە لە پشت خۆشگوزەرانیەوە پارتی هەمیشە هەوڵیاوە میلەتی کۆت خۆشگوزەران بژی ئەو ڕاپەڕینەی کە کراوە بۆچی کراوە بۆ ئەو کراوە کە میلەتی کورد خۆشگوزەران بژی بەڵام ئەوە ئەمڕۆ ئەو دەسەڵاتانن کە لەم سنوورەیان نەیاری پارتی دیموکراتی کوردستانن ناهێڵن پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم سنوورەیە پارتی دیموکراتی کوردستانیش هەمیشە هەوڵیاوە بڵێن لۆکاڵیانە بیر نەکاتەوە هەوڵیاوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم نەبن لەو هاوڵاتیانەی کە لە دەروێ وڵاتن کە ژیانێکی شایستەیان بۆ فراهم کراوە زۆر جار بەڕێستان وەکو کار و کارنامە کار لەسەر خاڵێک دەکەن وەکو لە دەستپێکدا گوتم ئافرەتان بەڵام لەم نێوەندەیە ئافرەتان کۆش دەکەن هاوڵاتیان کۆش دەکەن ڕێگایەکی غەریبی دەگرنە بەر بە تایبەتی تر لە شاری سلێمانیدا ئەوەی کە باسمان کرد هۆکارەکانی ئەوەن کە ژیانی شایستە دروست نەکراوە لەبەرەوە هاوڵاتیان دەست دەبن بۆ وڵاتێکی غەریبتر بێگومان ئێمە خۆمانمان بربژێر کردووە هەوڵەیەین لە سنووری پارێزگای سلێمانی ئەم دیاردەی کۆچکردنە کەم بکەینەوە لە هەوڵی کەمکردنەوە چونکە ئێستا ئەحزابە سیاسیەکانی سنووری پارێزگای سلێمانی وایان کردووە ئینتیمای نیشتیمانیان لای لاوان و گەنجان و ئافرەتان و چی نەهێشتووە یعنی لاوانی ئەم سنووریان وا لێ کردووە تەمەنا بە بارودۆخێک بخوازێ کە خۆی نەیبینیوە لە سەردەمی با و باپیرانیانەوە بۆیان گێڕاوەتەوە ئێمە هاتوین ئەمڕۆ کە داوا دەکەین بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان هەمووی بە یەک دەنگ هەموو بە یەک دەنگ دەمانەوێت سلێمانی بەرزکەینەوە دەمانەوەی خۆشگورزانەی لە سلێمانی دەمانەوێت لاوانمان چی دیکە کۆچ نەکەن بەرەو ئەوروپا و چی دیکە لە بەحری ئیجەیان نەخنکێن و دەتانەوێت ئەو داهاتە زەبەلاحی کە لەم شارەدا هەیە لەم ناوچەیەدا هەیە بچێتەوە خزمەتی هاوڵاتیەکان و تا ژیانی شایستیان بۆ دروستکرێت بەدڵنیایەوە ئێمە دەمانەوێت ئینتیمای نیشتیمانی بەهێزتر بکەین لای لاوانمان گرنگترین خاڵ لە لای ئێمە گەڕانەوەی ئینتیمایەکی نیشتیمانی سەربەرزانەیە لای لاوان و گەنجان و ئافرەتانی ئەم سنوورە ئەویش بەچی بە دروستکردنی هەلی کار بۆ لاوانمان بە پرۆژە بە دروستکردنی پرۆژەکان بۆ چینی هەژاران بە یەکەی نیشتەجێبوون ئەمە وا لە تۆ دەکات کۆچ کەمتر بکەیتەوە بەڵام تۆ لە شوێنێکابی قۆرخ کرابێت نەتوانی نەبژێوی ژیان نەخۆش گوزەرانی نەدامەزراندن نەهەلی کار لەم سنوورەدا نەبێ گەنجان بەدڵنیایەوە کۆشەکەم بەرەوە لایەنێک لە چەند لایەنێک لە سلێمانیدا
هەوڵی لاوازکردنی تاکێک دەدەن کە ئەنتیمایان بۆ نیشتیمان نەبێت کە بەڕێستان لە نێوەڕۆکی قسەکاندا باسی لە ئەنتیمای نیشتیمانی دەکەن خاڵی بەهێزی هەر هاوڵاتێک و هەر تاکێک ئەنتیمای نیشتیمانیە بەلا ڕێدابردن و چاواشەکردن و زۆرجار دەڵێن ئیرهابی فکری هاوڵاتیە کە باو و باپیرانی خۆی دەپێناوی کورد و کوردستاندا کردووەتە قوربانی و قوربانێکی زۆری یاوە تام دەستکەوتانە بەدەستگەیشتووە بەم لایەنە لاوازانە ئەنتیما لە دەست دەدات ئەنتیمای نیشتیمانیە بێگومان ئێمە ناڵین 100 لە دەستی دەدا ئێماڵین هەوڵ دەدەین بۆ بەهێزکردن و پتەوکردنی زیاتری ئینتیمای نیشتیمانی لای لاوانی ئەم سنوورە بە تایبەتی لەبەر ئەوە کۆچیان لێکەم بکەینەوە چونکە وەک لە قسەکانی پێشووترمە ئاماژەم پێە لێرە نەهەلی کار ماوە نەخۆش گوزرانیەک بۆ لاو ماوە نەبۆ دەرچووەکان ماوە یعنی بەپێی چی دایانە مەزرێنە لە سنوورەکانی خۆیان ئەبێ ئینتیمای بۆ حزبێک هەبێ ئینتیمای سیاسی بۆ حزبێکە بێدا ئەمەزرێ هەر ئەمە ژوای کردووە کە گەنجانی ئەم سنوورە بە تایبەتی کۆچ زیاترە باشە بەڕێز میدیا زۆر جار من باز لە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم بربژێرەکانی ئەم جارە زۆر بەهێزن وەکو حزبەکانی دیکەیان نەکرد خەڵکانێکی ناشایستە بکەنە بەربژێر و خەڵکانێک با بڵێن تەجروبەی ڕابردوویان نەبێت هەنگاو بنێن بەرەو پەرلەمان لە ئێستادا جەنابتان و هاوشێوەکانی وەکو جەنابتان لە بەربژێرەکانی پارتیدا دەبینین بەهێز و بڕابەخۆبوونێکی باشەوە هاتوون پێتان وایە لەم هەڵبژاردنەدا پارتی دیموکراتی کوردستان بەرەو سەرکەوتن دەچێت و دەنگی زیاتری شاری سلێمانی و ناوچەکە بەدەستدێنێت ئێمە جێ شانازیمانە ئەو بربژێرانە کە بربژێر کراوین بە ئیمزای جەنابی سەرۆک و ڕابرمان کاریزمای سەرۆک مەسعود بارزانی بربژێر کراوین هەر ئەمە وای لێ کردوین هەر ئەمە وای لێ کردوین کە هەمیشە لە کێبڕکەیەکی شەریفانەیە بین هەر ئەمە وای لێ کردوین کە گوڕوتینێکی زیاتر بە بربژێربوونمان بدەین هەر ئەمە وای لێ کردوین کە هەمیشە پارتی سەروەر بێت هەر ئەمە وای لێ کردوین کە ئێمە ئەو کێبڕکەیەکێکە لە ناو کاندیدەکانە کێبڕکەیەکی شەریفانە و دۆستانەیە لە نێو خۆمانی ئەەکەین و پێشمان وایە ئینشاءالله بەو هەوڵەی کەیاومانە لە نێو جەماوەردا تەمەناکەین ئینشاءالله سەرکەوتنی تەواو بەدەست هیوام سەرکەوتنتانە تەندروست بن لەرساغ بن جێ شانازین کە بەو شێوە میان ڕەوانە دەتوانن بانگەشەی خۆتان بکەن نەبنە بارگرانی بۆ هاوڵاتیان بۆ حەزب و لایەنەکانی دیکە دەزانین لێرە و لێوە فلێکسەکانتان دەدڕێنن لێرە و لەوێ قسە و قسەڵۆکتان پێدەگوترێت بەڵام نەخێ ئێوە هەر بەردەوامن لە ڕۆشتن و گوێبەوان نادەن کە لە پشتەوە دەتانگرن و دەیانێت ئێوە بوەستێنە ئێمە لە ئێستاوە ئەڵین دڕاندنی فلێکسەکانمان دڕاندنی پۆستەرەکانمان سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و بربژێریەکانیەتی پێیان ئەڵین سلێمانی خۆمانە شارەزوورهی خۆمانە گەرمیانی خۆمانە ڕاپەڕینی خۆمانە هەولێری خۆمانە دهۆکی خۆمانە ئێمە هەرگیز نابەزین ئێمە هەرگیز ناچن هەر بژین من سپاسی جەنابتان دەکەم ماڵاوی لە بیسەر و بینەرەکانم دەکەم پاشان جەنابتان دەتوانن بانگەشەی خۆتان لە کامێری جەنابتانەوە بکەن سپاس تاوکات کە لەگەڵمان بوویت زۆر سپاس بە جەناب زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بەڕێزان هەمیشە لە بەرنامەی بازنەی سلێمانیدا هەوڵمان ناوە کاندیدە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامەدا بە ئێوە ئاشنا بکەین ئەم جارەیان لە بازنەی سلێمانیدا هەوڵمان نا لەگەڵ بەڕێز میدیا سەلاح وەکو کاندیدی ژمارە 48 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان بوو ئەوەی کە بینیتان پەیام و ئامانجی بەڕێزیانە بۆ ئایندەی پەرلەمان دیلمان خەستەوە بەجێتان دێڵم و خواتان لەگەڵ بێت فەرمووین من میدیا سەلاح عوسمانم کاندیدی ژمارە 48 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان ناسراوم بە میدیای دکتۆر سەلاح خاوەنی بڕوانامەی بەکالێرۆسم لە زانستی ڕاگەیاندن لە دایکبووی پارێزای هەڵەبجەم و پەروەردەی گەرمیانم سپاس دووبارەوە جەنابتان دەستخۆش